وتم ئەو بەڕێزی کە وەفاتی کردو تۆ تەلەفۆنە بۆ من کردووە چییە؟ ئێوە چووکە هەڵسوکەوت لەگەڵ تەرماکەن لەوانە چیرۆکی جیاوازتان لابێت چ شتێک کە ڕووییاوە تا ئێستا لە بیرە ناچێتەوە؟ وەڵی چیرۆکەکان زۆرن، یعنی هەتا بۆت باسکەم لەوا چێ بە ڕۆژ بە هەفتە بە مانگ بە ساڵیش تەواو نەبێت چیرۆکەکان. بەڵام یەکێک لەو چیرۆکانی کە سەرنجی زۆر ڕاکێشا بووم تقریباً خۆم کاسبکارێکم دوکانی پێداویستی مۆبایلم هەیە هەر لە شاری سلێمانی. گەنجێکی بەڕێز لە دوکانەکەم وەستا بوو وەکو هاوڵاتیەک ئەتیادی منیش خەریکی کار و کەسابەت و ژیانی خۆم بووم. تقریباً 11 و چارەک بۆ تقریباً 12 شەو بوو. ئەو بەڕێزە پێویستی بە ئیش و کەسابەتی منە بوو ئیشەکانی بۆ جێبەجێ بکەم و کارەکانی بۆ ڕاییکەم. لەو دەقەیە پەیوەندیەکەم پێوە کرا هەر کەسایەتێکی خۆمان بوو وتی کاک ڕێگانتم بەڵێ وتی ئەزیاد نابێگەر ئەرک بکێشیت بێی بۆرە و تۆپعەدی لە شاری سلێمانی برادێکی زۆر خۆشەویستمان بە ڕووداوی هاتوچۆ وەفاتی کردووە. بڵین لە جەنازەکەی لە تۆپعەدلی ئەبێن بۆ یەکێک لە دەوروبەری شاری سلێمانی کە نزیک شاری سلێمانی تقریباً عربەتەکە. جاوەک بە بەڕێزیشم وت من لە مۆبایلەکەمە سوپاسی خواکەم عنی ڕقەمم زۆر پێ نییە عنی هیچ نایەک لە مۆبایلەکەمان نییە هەمی بە ژمارە تەلەفۆن خی گەورە ئەو بەهرەی پیاوم کە ئازانم کەسە چییە و کەسە کوێ نییە لەو دەقەیە ڕقەبەکەی منیش بەڵێ هەڕێک دووەوە ڕقەمی بەڕێزت هەموو دەقەیە دیارە. ئەو کەسی کە تەلەفۆنەکەی بڵین لە تۆپعەدلێکەوە بۆ کردبووم منیش تقریباً ئاو مۆبایلەکەم دانا و ئەو بەڕێزی کە هاتبوو کارەکانی بۆ ڕاییکەم سیری ژماری مۆبایلەکەی منی وتی کاکەوە عەزیەت نەبێ ئەم تەلەفۆنە کوێ بوو بۆ تۆی کرد؟ مەڵای کەسێکی خۆم بوو براکەم بۆ وتی توانی پەیوەندی پێوەکەی توانێ هەر لە خۆمەوە دڵم باش ناڵێ دڵم باش ناڵێ برا بەڕێزەکەم جا بەسەر چاوم بەس بۆ تۆلای نازانم هەر تۆ حەوە گوشتێک چۆنەڵێ لەشی ئەلەرزی تۆزە شەڵەجایی پێ و بۆ بەڕێزەوە دیار بوو. منیش بۆی دڵی نەشکێنم تەلەفۆنم بۆ کەسەکە کردوانە و لەو کاتیا مۆبایلەکەم سەوت مابوو بە سەوت خارجی قسەم لەگەڵا کرد. وتم ئەو بەڕێزی کە وەفاتی کردو و تۆ تەلەفۆنە بۆ من کردووە چییە؟ تیۆڵایی کوڕێکە لە دەوام لەگەڵمانە نایزانایە هەر قسەکەم تەواو نەکرد ئەو بەڕێزی کە وەستا بوو کەەوە بەس عەرزەکە هەنی مۆقیفێکی زۆر ناخۆش بوو. ئیتر هەم تەلەفۆنی یارم داخستە و بڵین لە دوو مێزەکەی خۆم هاتمە بەردەم ئەو بەڕێزی کە هاتوو بۆ کار و کەسابەتەکەی ئیشەکانی بۆ ڕاییکەم. وتم برا بەڕێزەکەم کاکەی جان براکەم چی بووەتی؟ وەڵایی کاکە گیان ئەو برای منە داحی مۆقیفێکی زۆر قورس بوو هەڵم گرتۆ لە دوکانەکەیە و چەند جار لە بەرنامی گەشا و لە چەند شوێنی گەشە ئاماژەم پیاوە جاری وایە لە بەردەم دوکانەکەمە تەکسیەگرم تا ئاگەم بەم سیارێ و یان جاری وایە سیاری خۆم حازر و یان جاری وایە جەنازەمان ئەمنە زۆرە لە بەردەم لای ماڵی خۆمان ڕایەگرم ئای نزیکە شوێنی دوکانەکەم نزیکە لە نزیک ماڵی خۆمانەوە. چون بەرە و سیارەی تەرمەکە و ئەو پیاوە بەڕێزەش کە بە حساب هاتوو لە دوکانەکەی منە ئیشەکانی بۆ ڕاییکەم لەگەڵ ماسەرکەوت چوونە تۆپعەدلی شاری سلێمانی یعنی مۆقیفێکی زۆر ناخۆش بوو کە ئەم پیاوە بەڕێزەم بینی لەو کاتەیە و لەو وەختەیە براکەی کە وەفاتی کرد و بە ڕووداوی هاتوچۆ ئەم حاڵەتە ڕوویا بوو.